وتەبێژی گۆڕان ڕایگەیان سوورن لەسەر مانەوەی یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی داوا لەلایەنەکان دەکات یەکدەنگ بن و دەڵێت یەکدەنگ نەبوونیان تووشی کارەساتی گەورەیان دەکات. ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ئاشکرای کرد بەهۆی شەڕی داعشەوە تا ئێستا 1400 پێشمەرگە شەهید بوون و زیاتر لە 8,000 بریندار بوون. موقتەدا سەدر داوا لە خۆپشاندەران دەکات هەینی داهاتوو لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز خۆپشاندان ئەنجام بدەن و مان بگرن. سڵاوتان لێبێ پانۆرامای هەواڵەکان لەگەڵتان بەردەوامە. هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دۆخی هەرێم و پەیوەندیەکانی نێوانیان کۆبوونەوە و یەکێتیش دەڵێت کۆبوونەوەکانیان بەردەوام دەبن. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کار دەکەن بۆ ئەوەی کۆبوونەوەکان لە کۆتاییدا ئەنجامی ئیجابیان هەبێت. شاندەکەی پارتی لە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی و ڕۆژنووری شاوەیس و مححمود محەممەد ئەندامانی مەکتەبی سیاسی پێگاتە بوون. شاندەکەی یەکێتیش لە مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی و قادر حەمەدجان و عومەر فەتاح ئەندامانی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی پێگاتە بوون. کۆبوونەوەکە دوای ئەوە دێت پێنجشەمەی ڕابردوو مەکتەبی سیاسی یەکێتی لە سلێمانی کۆبووەوە. هەروەها سەرەتای هەفتەی ڕابردووش لە پیرمان هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆبوونەوە، بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە هیچ ڕێکەوتنێک بکەن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تر خەریکن دەگەن بە لێک تێگەیشتنێک، بەڵام بە هیچ جۆرێک وەکو ڕابردوو نابێت. خەباتەکەین لە دوا کۆبوونەکانە دو ئەنجامیە بێت. ئەنجامەکەی چیە بێ؟ ئەنجامە باشە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی داوا لەلایەنە سیاسەکانی هەرێم دەکات یەکدەنگ بن و دەڵێت ئەگەر یەکدەنگ نەبن تووشی کارەساتی گەورە دەبن. مححمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە میانی بەشداریکردنی لە چلەی ماتەمینی 4 شەهیدی دانیشتووی گەرمیاندا داوای لەلایەنە سیاسەکانی هەرێم کرد لە بەرامبەر ئەو کێشانەی دێنە بەردەم پرۆسەی سیاسی هەرێم یەکدەنگ بن. مححمود سەنگاوی داواشی لە سەرکردەکانی یەکێتی کرد ناکۆکیەکانیان وەلا بلێن، وتیشی دۆست و لایەنگرانی حەزبەکەی قبوڵی ناکەن کێشە ناوخۆیەکانی یەکێتی درێژە بکێشن. من لای خۆمەوە داوا لە هەموو لایەکەکەم یەکگرتوو بن. من لای خۆمەوە داوا لە هەموو هێزە سیاسەکانەکەم یەکگرتوو بن. من لای خۆمەوە داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم یەکگرتوو بن. و ئەگەر یەکگرتوو نەبین تووشی کارەساتی گەورەیە بین. جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبەوە و دوای کۆبنەوەکەش و تەبێژی گۆڕان ڕایگەیاند جەختیان لەسەر هەڵوێستەکانی ڕابردوو هەروەها پرۆژە چاکسازیەکانی گۆڕان کردوێتەوە. هەرچەندە جڤاتی گشتی پێشنیازی بۆ جڤاتی نیشتیمانی کردووە لاریان نەبێت لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمان، بەڵام جڤاتی نیشتیمانی گۆڕان جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە یوسف محەممەد دەبێت وەک سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە. جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان زیاتر لە 6 مانگە بەبێ نەوشورا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکە کۆ دەبێتەوە و تاوتوی دۆخی هەرێم و ناوخۆی بزوتنەوەکە دەکات. بەپێی دەستوری ناوخۆی گۆڕان جڤاتی گشتی بزوتنەوەکە دامەزراوەیەکی ڕاوێژکاریە و لەسەر بەرنامەی کاری سیاسی بزوتنەوەکە ڕاستپاردە دەداتە جڤاتی نیشتیمانی و هاوکاری دەکات. جڤاتی گشتی پێنجشەمەی ڕابردوو کۆبووە و ڕاستپاردەیەکی داوەتە جڤاتی نیشتیمانی کە تیایدا دەڵێت دەکرێت یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان بگۆڕدرێت، بەڵام بەمەرج. ئەمەش بە گۆڕانکاری لە هەڵوێستی بزوتنەوەکە دادەنرێت. ئێمە لاریمان لە گۆڕین نییە، بەڵام بەو مەرجەی کە لەناو پەرلەمانە بتوانن ئەوان دەنگی پێویستی بۆ پیاکەن کۆبوونەوەشی پەرلەمان بکرێت بە سەرۆکاتی سەرۆکی پەرلەمان، ئەو کاتە ئەگە توانیان لاریمان نابێت، ئەگەر نەشانتوانی بە ڕێگایشکە بە هیچ جۆرە ئێمە ئەو قوڵ ناکەین. هەرچەندە جڤاتی گشتی پێشنیازی بۆ سەرکردایەتی گۆڕان کردووە لاریان نەبێت لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمان، بەڵام جڤاتی نیشتیمانی بزوتنەوەکە لە کۆبوونەوەکەیدا
جەختی لەسەرەوە کردوێتەوە کە یوسف محەممەد دەبێت وەک سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە. تاکیدمان لەسەر سووربوونی خۆمان لەسەر هەڵوێستی سیاسی بزوتنەوەی گۆڕان لەبەر ڕۆشنایی ئەو پرۆژانەی کە پێشتر تەرتیبمان کردووە بەلایەنە سیاسیەکان و بۆ ڕای گشتیش ئەلانمان کردووە لەمەڕ پرۆژەی چارەسەری قەیرانی دارایی، پرۆژەی چارەسەری قەیرانی سیاسی و ئەو باسانەی کە ئێمە لە گفتوگۆ و دانیشتەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان باسمان کردو تاکیدمان لەو هەڵوێستە سیاسی بزوتنەوەی گۆڕان کرد. کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی گۆڕان هاوکات بوو لەگەڵ کۆبوونەوەی دووقۆڵی پارتی وێچێتی لە هەولێر. پێش کۆبوونەوەکەش سەرچاوێکی باڵای گۆڕان بە ێنارتی ڕاگەیان بەشداریان لە کۆبوونەکاندا لەگەڵ پارتی پەیوەستە بە گۆڕانکاری لە هەڵوێستی ئەو حەزبەدا. ئێستاش کە هەموو هەوڵەکان بۆ کۆکردنەوەی پارتی و گۆڕان لەسەر مێزێک شکستی هێناوە و هەوڵ و نێوەندگیری لە ئارادانیا چاو لەسەر لووتکەی بڕیارە لە حەزبەکاندا. جڤاتی نیشتیمانی لە گۆڕان و مەکتەبی سیاسی لە پارتی وێچێتیدا. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی. ڕۆژی دووشەممە دانوستانەکانی ژنێف لەبارەی دۆخی سووریاوە دەست پێ دەکەنەوە. کاروان محەممەد پێمێرمان لە بازلەوە لە سویسراوە لەگەڵمان دەبێت. کاروان، ئەو وەفدانە کامانن کە ئێستا گەیشتونەتە ئەوێ بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان؟ بەڵێ شوان ێوارەی ئەمڕۆ وەفدی دانوستانکاری ئۆپۆزیسیۆنی سووریا بە سەرۆکایەتی ئەسعەد زەعبی و محەممەد عەلوش گەورەی دانوستانکاران گەشتنە جنێف و سبەینێش بڕیارە وەفدی ڕژێمی سووریش بگاتە جنێف بۆ ئەوەی کە دووشەمە درێژە بە دانیشتەکانیان بدەن کە ماوەی 10 ڕۆژ دیاری کرا و لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا سێ تەوەری سەرەکی گفتوگۆی لەسەر دەکرێت کە بریتیە لە گۆڕینی دروستکردنی حکوومەتێکی ئینتیقالی بە هەموو دەسەڵاتەکانەوە، هەروەها نووسینەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا و دوای ئەوەش لە دووشەمە تا ساڵێک و 6 مانگی تر هەڵبژاردنێکی سەرتاسەری لەژێر چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ. وەک ئەوەی کە ئاماژەی پێدەکرێت ئەمڕۆ لە ڕاگەیانەکاندا سەبارەت بە تەوەری گفتوگۆکان وەلید المعالیم وەزیری دەرەوەی سووریا لە دیمەشقەوە ڕایگەیاند کە ئێمە دێنە جنێف بۆ دروستکردنی حکوومەتێکی تر لە جیاتی ئەم حکوومەتی ئێستا و هەروەها نووسینەوەی دەستورێکی نوێ لە جیاتی ئەم دەستوری ئێستا، بەڵام گفتوگۆ لەسەر کورسیەکەی بەشار ئەسەد ناکەین چونکە ئەوە هێڵی سوورە. لە وەڵامی ئەو لێدوانەی معالیمدا محەممەد عەلوش گەورەی دانوستانکارانی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەیاند ئێمە هاتووینەتە جنێف بۆ دروستکردنی حکوومەتێکی ئینتیقالی بە هەموو دەسەڵاتەکانەوە بێ ئەوەی کە ئەسەد بتوانێت بەشدار بێت تایدا. باش، ئەوەی کە پەیوەندی هەیە بە بەشداریکردنی لایەنە کوردیە ئۆپۆزیسیۆنەکان لەم جارەی دانوستانەکاندا چ شتێک هەیە کە نوێ بێت؟ بەڵێ هەرچەند تا ئێستا بەڕسمی داوەتنامە ئاراستەی هیچ لایەنێکی کوردی نەکراوە بۆ بەشداریکردن لە دانوستانەکانی جنێف سێدا، بەڵام ستیڤان دیمستۆرای نێردەی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی لۆتانی سویسری ڕایگەیاند کە کورد پێکهاتەیەکی سەرەکی گەلی سووریان و پێویستە دەرفەتی ئەوەیان پێ بدرێت کە ڕاوبۆچوونی خۆیان لەسەر دەستوری نوێ و ئایندەی وڵاتەکە بڵێن و ڕای ئەوانیش بە هەند وەربگیرێ. بەڵام بەگشتی تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی هیچ داوەتنامەیەک ئاراستەی لایەنی کوردی نەکراوە بۆ ئەوەی لە جنێف ئامادە بێت بۆ گفتوگۆکردن یان دانوستانکردن لەسەر ئایندەی سووریا یان ئەو پێکاتەوە حکوومەتە ئینتیقالی کە بەنیازن لە ماوەی 10 ڕۆژ گفتوگۆدا دروستی بکەن. هیچ شتێک هەیە هیوایەک بێت گەشتبینیەک بێت بۆ ڕێکەوتنیان لەم جارەدا لایەنەکان؟ شوان تا ئێستا کۆمەڵێک چەند جارێک دانوستانەکانی جنێفسێ هەڵپسێرا و وادە دیاری کراوە کە دەست پێ بکاتەوە، بەڵام هەر فەشەلی هێنا و وادەی دواتر دیاری کراوە. بەڵام ئەم جارە وا دیارە جددین لە گفتوگۆتا بە تایبەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەری هەمووشیانەوە ئەمریکا و رووسیا بە ئەیانەوێت کە ئەم جارە بەجددی بگەنە چارەسەرێک بۆ ئەو قەیرانەی کە ماوەی 5 ساڵی ڕێکە بربەرۆکی گەلی سووریای گرتووە. بەڵام تا چەند وەفدی ئۆپۆزیسیۆنی سووری دەتوانێت کلیلی دەسەڵاتی دیمەشق لە ڕژێمی بەشار ئەسەد وەربگرێت کە ماوەی 5 ساڵ بە جەنگ نەیتوانیەوە بەدەستی بهێنێ، هێشتا ڕوو نییە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە داواکاریەک لەم چەند ڕۆژەدا باز دەکرێت بە تایبەتی ستیڤان دیمۆستۆراش قسەی لەسەر کرد، ئەنی دەوترێت لە ئێستادا داواکاریەک هەیە ڕەنگە لایەنەکان لە ژنێفدا باسیکەن
ئەویش سیستمی فدرالیە بۆ سووریا هیچ شتێک گوتراوە بەر لە دەستپێکردنەوەی دانوستانەکانی ژنێف لەم بارەیەوە؟ ئەمڕۆ هیچ لێدوانێک سەبارەت بە نەخشەی ئایندەی سیاسی سووریا کە شێوەی حکومڕانی چۆن دەبێت تایدا هیچ نەوتراوە بەگشتی تەنها باس لەوە کراوە کە سووریایەکی یەکگرتوو دەمێنێتەوە بەڵام دەکرێت کە سیستەمی فیدراڵی تیادا بچەسپێنرێت بۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە پێشتر دووبارە بۆتەوە جارێکی تر دووبارە نەبێتەوە بەڵام تا چەند لایەنە عەرەبیەکان ڕەزامەندی دەنوێنن لەسەر ئەوەی کە سیستەمی فیدراڵی لە سووریادا بچەسپێنێت بە تایبەتی کە کورتایدا سوودمەندە لە بوونی دەستورێکی سیستەمێکی فیدراڵی تا ئێستا بە گشتی تەنها باسکردنە وەکو تەرحێک هەیە کە دەشێت هەبێت بەڵام سوور نین لەسەر ئەوەی کە سیستەمی فیدراڵی لە سیستەمی ئایندەی سووریادا بچەسپێنرێت. سپاس بۆ کاروان محەممەد پەیامبێر نارتی لە شاری بازلەوە لە سویسراوە. لێدوانەکانی دۆناڵد ترامپ کاندیدی کۆمارەکان کاردانەوەکانی بەردەوامە لە ئێستادا نوێترین کاردانەوەکان بۆ زانایری زیاتر لەبارەی کاردانەوە نوێەکانەوە بە تایبەتی کە لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ترامپ ئاماژەی بۆدا بوو کە ئیسلام ڕقی لە ئێمەیە وای وتبوو هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی ئەنارتی لە واشنگتن لەگەڵمان دەبێت بۆ زانیاری زیاتر لەسەر نوێترین کاردانەوە بەرامبەر بە لێدوانەکانی ترامپ. هونەر سلااوت لێبێ چه کاردانەوەیکی نوێ هەیە بەرامبەر بە لێدوانەکانی ترامپ؟ بەڵە سلااوتان لێبێ ئەمڕۆ لە ویلایەتی ئۆهایۆ کاتێککە دۆناڵد ترامپ بۆ مەبەستی پێشکردنی وتارێک سەردانی ویلایەتی ئۆهایۆی کرد لە هەمان کاتدا کۆمەڵک خۆپیشاندەری ئەمریکی دژی دۆناڵد ترامپ خۆپیشاندانیان کرد چەندین دروشمیان بەرز کردەوە بۆ پشتیوانیکردن لە مسلمانانی ناو ئەمریکا بە تایبەتی دوای ئەوەی کە دوێنێ دۆناڵد ترامپ وەکو خۆ دامەژە پێکرد لە کەناڵی سیێنێنەوە ئاماژەی بەوە کرد کە ئیسلام ڕقی لە ئێمەیە. لە ئێستادا کاردانەوەیکی زۆر تون هەیە بەرامبەر ئەم لێدوانانەی ترامپ خۆپیشاندان لە چەند ویلایەتیشی ویلایەتی گرتوەکانی ئەمریکا بەردەوامە دروشمەکان بریتین لەوەی کە ئیسلام بیرروڕایەکە مسلمانانی ئەمریکا پێکهاتێکی سەرەکی دانیشتوانی ویلایەتی گرتوەکانی ئەمریکان لە ئێستادا نزیکی 5 ملیۆن مسلمان لە ویلایەتی گرتوەکانی ئەمریکا بوونی هەیە واتە ئەم لێدوانەی ترامپ بە شێوەیەکی ڕاستەخۆ ئیهانەکردنی ئەو 5 ملیۆنەوە هەروەها مسلمانانی جیهانیش بوو. لە ئێستاشدا بەپی دوایمین ڕاپرسیک ئەمڕۆ ئاشکرا کراوە دوای ئەو لێدوانەی ترامپ پێدەچێت دەنگەکانی دۆناڵد ترامپ بەرەو دابەزین بچێت بەڵام لە هەمان کاتە لە ئێستادا لە پیلانێکدا دیموکراتەکان بە دەنگدەرانی خۆیان دەڵێن کە لە هەڵبژاردنە بەرایەکانی بەڵێن کۆماری و دیموکراتەکانە دەنگ دەن بە کۆماریەکان و دەنگ بدەن بە دۆناڵد ترامپ تاوکو دۆناڵد ترامپ ببێتە کاندیدی کۆتایی کۆماریەکان شێکم تا ڕادەیەک دیموکراتەکان دڵنیاییان هەیە کە ئەگەر ترامپ بووە کاندیدی کۆتایی کۆماریەکان ئەوە هیلاری کلینتن سەرکەوتنی بەسەردا بەدەستدەێنێ. بەڵێ کەواتە ئەوەی کە پەیوەندی هەیە بە کاردانەوەکانەوە ینی تەنها مسلمانەکان لە ئێستادا ئەو بۆچوونەیان لا دروست بووە کە ئەم لێدوانانەی ترامپ کاریگەری هەیە لەسەریان یان چینەکانی ترن یان دەکرێت بڵێن چۆن باز دەکرێت لەیان هاوڵاتیانی ئەمریکاوە ئەوانەی کە بەشدارن لە خۆپیشاندانەکان بە تایبەتی. بەڵێ شوان ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد خۆپیشاندانەکان بە تەنها مسلمانین بگرە بەشێکی زۆر کەمی ژماری ئەندامانی خۆپیشاندەران مسلمانن ئەوانی تر مەسیحی وەروە جوولەکە و دینەکانی تریشن. لە ئێستادا ئەم لێدوانەی ترامپ ئەتوانرێ بوترێت کە زۆرینەی باڵین لایەنەکانی کۆ کردوێتەوە لەسەر ڕەتکردنەوەی ئەم لێدوانەی ترامپ چ مسلمان چ مەسیحی هەروە چ لایەنەکانی تریش بە تایبەتیش ئەگەر لە ڕووی سیاسی و سیریکن تەنانەت کۆماریەکانیش و دیموکراتەکانیش لەوەدا هاوڕان کە ئەم لێدوانەی ترامپ وەکو کاندیدێکی باڵین پلەیەکی کۆماریەکان بە هیچ شێوەیە گونجاو نییە چکەکەم وەکو باز دەکرێت دۆناڵد ترامپ ڕەنگە کوالیتی کەسێتی ئەو بۆ سەرۆکاتی ویلایەتی گرتوەکانی ئەمریکا نەگونجێ بە تایبەتی کە دێتە سەر تەلەڤیزۆن و ئەم لێدوانانەی بەرامبەر مسلمانان و پێشووتریش بەرامبەر چەند کەمینەیەکی تری ناو ویلایەتی گرتوەکانی ئەمریکا ڕاگەیاندووە. لەبەرەوە کاردانەوەکان تا ڕادەیەک کاریگەری لەسەر دەنگەکانی ترامپ هەیە بەپێی ئەو ڕاپرسیانی کە ئەمڕۆ ئاشکرا کرا لەبەر ئەوە تا ڕادەیەک تۆنی سەڵتی دۆناڵد ترامپ بەرەو سۆفتتر چووە لەبەر ئەوەی کە خۆی ئەزانێت لە ئێستادا کە ئەم لێدوانە ڕەنگە وەکو زۆرێک پێیان وایە تا ڕادەیەک ئیتیحادی بەڵێن ئینتیحارێکی سیاسی بێت بۆ دۆناڵد ترامپ وا بکات کە زۆرترین ینی دەنگی کۆماریەکان لە دەست بدات. بەڵام دۆناڵد ترامپ هەتاکو ئێستا ئەوەی کە پێویستە مەدەر ئاشکرای بکەین
تا ئێستا لە پلەیەکەمی باوەڵێن کاندیدانی کۆماریەکان و لە 15 ویلایەت لە کۆی 23 ویلایەت سەرکەوتنی بەدەستهێناوە واتە پێشبینیش دەکرێت بۆ هەڵبژاردننی باڵی ویلایەتەکانی تر بە تایبەتی 15 مانگ کە لە 5 ویلایەتی گەورەی ویلایەتی یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبژاردن ئەنجام دەدرێت تا ئێستا ڕاپرسیەکان هەر ئاماژە بە سەرکەوتنی دۆناڵد ترامپ دەکەن بەڵام بەڕای زۆرێک لە خەڵک و هەروەها چاودێرانی سیاسی ئەوانەی کە لە نزیکەوە ئاگداری ئەنجامەکانی هەڵبژاردننی ناوخۆیی ئەمریکان پێیان وایە بەشێکی سەرکەوتنی دۆناڵد ترامپ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دیموکراتەکان بە پلانێک دەیانەوێت دەنگ بدەن بە دۆناڵد ترامپ تاوەکو ببێت بە کاندیدی کۆتایی کۆماریەکان چکەکەم وەکو پێشتر من ئاماژەم پێکرد تا ڕادەیەک دیموکراتەکان دڵنیاییان هەیە لەوەی کە دۆناڵد ترامپ لە ئەنجامدا بە هیلاری کلینتن دەدۆڕێ بەڵام بەقەت نیگەرانی کۆماریەکان دیموکراتەکان لە ئێستادا دڵخۆشن بە سەرکەوتنەکانی ترامپ وەکو پێشتری ئاماژەم پێکرد لە ئێستادا وەبێ ئەو ڕاپرسیەی کە دەستگای مێرکوری ئەمڕۆ ئاشکرای کرد لە 120 دیموکراتەکان لە ئێستادا دەنگ بە دۆناڵد ترامپ دەدەن. هونەر ئێستا گوێت لێمە پێشتر ڕەنگە گوێت لە دەنگم نەبوو بێت بەڵێ ئێستا جۆم لێتەشوان باشە سەبارەت بە ناوەندەکانی توێژینەوە ئەوانەی کە پێشبینی هەڵبژاردنەکان دەکەن یعنی تا چەند لە ئێستادا بە تایبەتی ئەم لێدوانە نوێیەی ترامپ پێیان وایە کاریگەری دەبێت لەسەر دەنگەکانی لە هەڵبژاردنەکاندا. بەڵێ ئەم لێدوانەوەی ترامپ دەربارەی بیر و باوەڕێک وەکو ئیسلام ڕەنگە ئەم جارە کاریگەریی نێگەتیڤی کرد بێت لە دەنگەکانی ترامپ لەو چوارچێوەیەشدا دەستگای مێرکوری بۆ شیکردنەوە و لێکۆڵینەوە لە ڕاپرسیەکیدا ئەمڕۆ ئاشکرای کرد کە لە 120 دیموکراتەکان دەنگ بە دۆناڵد ترامپ دەدەن چکە دەیانوێت دۆناڵد ترامپ سەرکەوێت وەکو کۆماری بەڵام سەبارەت بە ئاسی دابەزینی دەنگەکانی ترامپ پێشبینی دەکرێت لە دوای لێدوانەکەی دۆناڵد ترامپ کە دوێنێ ڕێگەیاند لە 130 دەنگەکانی دۆناڵد ترامپ دابەزیوە واتە دەنگەکانی دۆناڵد ترامپ بە تایبەتی لە ویلایەتانەی کە لە داهاتوودا هەڵبژاردننی تیادا ئەنجام دەدرێت بە تایبەتی ڕۆژی 15 مانگ لەو 5 ویلایەتە بۆ نمونە لە ویلایەتی ئۆهایۆ جۆن کەیسک کە کاندیدێکی تری کۆماریەکانە پێشبینی دەکرێت دەنگەکانی بەسەر دۆناڵد ترامپدا زاڵ بێت ئەمەش بەشیشی سەرکەوتنی جۆن کەیسک بۆ ئەوە دەگەڕێتەوە یەکەم بۆ لێدوانەکەی دۆناڵد ترامپ کە بەرامبەر موسڵمانان ئاشکرای کرد هەروەها ویلایەتی ئۆهایۆش وەکو یەکێکە لەو ویلایەتانی کە لە مێژووی هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ سەرۆکشێک نەیتوانێتەوە ببێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان ئەگەر لە ویلایەتی ئۆهایۆ سەرکەوتنی بەدەست نەهێنابێت واتە لە ئێستا لە ئۆهایۆ دۆناڵد ترامپ دەنگەکانی لە خوار دەنگەکانی جۆن کەیسکەوەیە کە جۆن کەیسک بڵێن حاکمی ویلایەتی ئۆهایۆ لە ئێستا کاندیدی ژمارە 4 کۆماریەکانە لەبەرەوە ئاسی دەنگەکانی ترامپ لە دوای ئەم لێدوانی دوێنێەوە وردە بەرەو دابەزین دەچێت بەڵام دابەزینەکە وەکو من پێشتر ئاماژەم پێکرد دیموکراتەکان دەیانوێت هاوسەنگی بکەنەوە کە بۆی کە بەشێک لە دەنگی دیموکراتەکان بخەنە پاڵ دەنگەکانی دۆناڵد ترامپ بۆی ببێتە کاندیدی کۆتایی کۆماریەکان. سپاس بۆ هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا 1400 پێشمەرگە شەهید بوون. جەبار یاوەر لە پانۆرامای هەواڵەکانی NRTدا ڕاشی گەیاند 8262 پێشمەرگەش لە شەڕی دژی داعشدا بریندار بوون و بەشێکیان بۆ چارەسەر ڕەوانەی دەرەوەی وڵات کراون. لە بارەی هاوکاریەکانی وڵاتانەوە بە پێشمەرگە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند هاوکاریەکان بەردەوامن بەڵام داوایان لە هاوپەیمانان کردووە هاوکاریەکان زیاتر بکەن بۆ پێشمەرگە. لەبارەی دۆسیی فرۆشتنی چەکە ئەڵمانیەکانەوە جەبار یاوەروتی قسە لەسەر ئەو بابەتە ناکات. شەڕکردنەوە لە دوای مانگی 6 2014 هەتاکو ئێستا 1400 شەهید هەیە بە گشتی لە هەموو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی بڵێن پاراستنی هەرێم ئەو هێزانەی ترۆکو هێزەکانی بەرگری و فریاکەوتن هێزەکانی زێرەوانی هێزەکانی خۆبەخش تەنانەت ئەو هێزانەی کە بڵێن خانەنشینەکانی هێزەکانی پێشمەرگەیان تەنانەت کەم ئەندامانی کە بەشداری شەڕەکانیان کردیان ئەو کەسانی کە مەدەنین کە لە هەموو هێڵەکانی بەرگری شەڕیان کردو لە سودانە برینداریش. شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە میحوەری ڕۆژئاوای کەرکووک هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە و هێرشەکەیان تێکشکێنرا.
پەیامبەری نارتی وتی هێرشەکە کراوەتە سەر لیوای دووی هێزەکانی پێشمەرگە و چەکدارێکی داعش خۆی تەقاندوتەوە و سێ چەکداریش لالایەن هێزەکانی پێشمەرگەوە کوژراون. وتیشی بەهۆی هێرشەکەوە پێشمەرگەیەک شەهید بووە و دوو پێشمەرگەی دیکەش بریندار بوون. سەنگەرەکانی پێشمەرگا لە بەری ڕۆژاوای کەرکووک جارێکی دیکە کەوتەوە ژێر هەڕەشەی چەکدارانی داعش و گوڕوتینی خۆیان تاقی کردەوە تا دەست بوەشێنن. بەڵام پێشمەرگا بەتوندی وەڵامی پەلەمارەکانی دایەوە و چوار کەسیان لێ کوژرا. لە دوای هێرشکردنە سەر بینای قایمقامێت و بەرگری شارستانی لە شارۆچکەی دووبز ئەمە دووەم جارە هێرشی لەم جۆرە کە ژمارە خۆکوژی داعش بەشداری تێدا دەکەن بکرێتە سەر پێشمەرگە لەو سنوورە. هێرشەکەی بەرەبەیانی ڕۆژی شەممە لە ڕۆژاوای کەرکووک بۆ سەر بارەگای لیوای دوو بوو. فەرماندەی لیواکە دەڵێ داعش دەوێت دەری بخە کە هێشتا توانای پەلەماردانی ماوە. ئەگینا باش دەزانن کە تازە ناتوانن هێرشی بربەڵاو بکەنە سەر هێزەکانی پێشمەرگە. ئەو چەکدارانە هەر بەدامی گوندە عەرەبەکان حتمما فەتێ لەمەوە پێش لەم ناوە بوون و خۆیان تەجیز کردو و ئیسلاحیان کردو پێشتر و بەڵێ پەڕیونەتەوە لەم گوندە عەرەبانەوە هاوکاری کراون و ماونەتەوە پێشتر و بەڵام خۆشبەختانە ئەمەی ساترەکە کەیوەی بینین نەمانێش پێ بخەنە ئەو دی ساترەکەەوە. دوای هێوربوونەوەی شەڕ و پێکدادانی هێرشبەرانی داعش دەرکەوت 6 چەکدار کە پشتێنی بۆم ڕەشکراوێن لە خۆیان بەست بوو هاتبوونە نزیک بارەگای لیواکە. یەکێک لەو 6 کەسە خۆی تەقاندە و سیانی دیکە بە گولەی پێشمەرگە تەقێنرانەوە بەر لەوەی خۆیان بگێنە نێو بارەگاکە. فەرماندە و پێشمەرگەکانی ئەو لیوایە دەڵێن دوو لە هێرشبەران بە برینداری هەڵاتون هەرچەندە دواتر ئۆپراسیۆنێکی گەورەیان ئەنجامدا بۆ دۆزینەوەیان بەڵام نەکەوتنە بەردەستی پێشمەرگە. هێزەکانی پێشمەرگە لەو چەکداری داعش دەگەڕێن گومانی ئەویان هەیە کە بە برینداری تا ئێستا لە نێو ئەو گوندەیان مابێتەوە بۆیە ئێستا هێزەکانی پێشمەرگە بەرەو ئەو گوندە ئۆپراسیۆنەکان دەست پێ کردووە. ئێمە هاتینە ناو گوندەکە و دەرهێزەکانی پێشمەرگە گەشتنەوە ناو گوندەکە ئۆپراسیۆنەکان دەست پێ کردووە. ئەمانەوێ بزانین هێزەکانی پێشمەرگە بەنیازی چین و چ زانیاریەکیان هەیە. سڵاو لەبێ. بۆچی هاتوونەتە ناو گوندەکە و بەنیازی چین؟ چەند بریندارێک و پێچێت هەیان بێڕایان کردبێ لەناو ئەم دێ خۆیان حەشاردا بێ. ئێستا کێوماڵی ئەم دێ ئەکەین بۆ ئەوەی ئەو داعشانە بدۆزینەوە کە خۆیان حەشارداوە لەم ناوچەوە ئەم دێ ڕۆخاوە. پێشمەرگە نایشارێتەوە گومانیان هەیە دانیشتوانی گوندەکانی ئەو دەوروبەرە کە هەمویان عەرەبن چاوساغ و سیخوڕیان بۆ ئەو چەکدارانەی داعش کردبێ تا بتوانن بەو جۆرە جەبکەنە پشتەوەی پێشمەرگە و خۆیان بگێنە بارەگای لیوای دوو. لە هێرشە خۆکوژەکەی چەکدارانی داعش پێشمەرگەیەک شەهید و دوانی تریش بریندار بوون. ڕۆکان جاڤێنارتی ڕۆژاوای کەرکووک. شاندێکی تەندروستی ئێران بۆ چارەسەرکردنی بریندارەکانی بۆردەمانەکەی داعش. سەردانی ناحەی تازەی سەر بە کەرکووکیان کرد و ڕایان گەیاند بە پێی ئەنجامدانی لێکەڵینەوەکانیان دەرکەوتووە داعش چەکی کیمیایی بەکارهێناوە. بۆ دووەم جار لە هەفتەیەکدا شاندی وەزارەتی تەندروستی ئێران سەردانی ناحەی تازەی کرد. بەوتەی شاندەکە دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە بۆیان دەرکەوتووە کە داعش بە چەکی کیمیایی هەوڵاتنی ناحەی تازەی بردومان کردووە. ئەوەش لە کاتێکدایە کە وەزارەتی تەندروستی عێراق ئەنجامی لێکۆڵینەوەکانی لەسەر ئەو جۆرە غازە ڕانەگەیاندووە کە چەکدارانی داعش بەکارێن هێناوە. اساس نیازی که در منطقه است و بمباران شیمیایی که در منطقه تازه شده بینیمان هاوڵاتیانی ئەم ناحەیە پێویستیان بە یارمەتیە چونکە دوو ڕۆژ لەمەوبەر داعش بە چەکی کیمیایی بردومانیانی کردووە. ئێمەش وەکو کۆماری ئیسلامی ئێران پزیشکی تایبەتمەندمان بۆ چارەسەرکردنی بریندارەکان هێناوە. بەهۆی بردومانەکانی داعشەوە 600 کەس لە ناحەی تازە بریندار بوون و مناڵیشی تەمەن 3 ساڵانیش دوای برینداربوونی گیانی لێدەستدا. لە ترسی بردومانی بەردەوامی چەکدارانی داعش دانیشتوانی ناحەی تازە بە ڕۆژ ناحەکە جێدەهێڵن. بەو هۆیشەوە فەرماگە و قوتابخانەکانیش داوامکردن تیاندا وەستاوە. غازەیەکێکە لە وەکو بڵێ یەکەمین غازی کیمیاوی کە لەگەڵ کە بۆ مەبەستی سەربازی دروست کرابێت ئەو غازەیە یعنی لە حەروی عالەمی یەکەم و ینی بەکارهێنراوە. چەکدارانی داعش لە گوندی بەشیرەوە ناحەی تازە بردومان دەکەن
کە تەنها 2 کیلۆمەتر لێوەی دوورە. دانیشتوانی ناحیەکەش چەند جارێک گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوایان لە حکوومەتی بەغدا کرد هاوکاری هێزە ئەمنیەکان بکات لە کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیردا بۆ ئەوەی چیتر مەترسی لەسەر ناحیەکان نەمێنێت. ئۆژین جۆڵە NRT کەرکووک. بە پێی زانێرەکانی NRT لە سلێمانی هاوڵاتیەک کە حکمی 15 ساڵ زیندانی هەیە لە ڕووداوێکی تەمومژاویدا هەڵهاتووە و لە ئێستاشدا 2 منداڵی و چەند کەسێکی نزیکی دەستگیر کراون. سەرچاوەیەک لە پۆلیسی سلێمانی بە NRT وت لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو حکم درراوە وەکو شایەت لەسەر دۆسەیەکی دیکە بانگێشی دادگا کراوە و لە ڕێگەی مەفرەزێکی پۆلیسەوە بە زیندانی کراوی براوەتە دادگا. بەڵام دوای ئەوەی دادوەر شایەتی لێوەرگرتووە بە پۆلیسەکانی وتووە ئەم کەسە ئیشی تەواو بووە و با بڕوات. دوای ئەوە زیندانیەکە دێتە دەرەوە و دەڕوات بێ ئەوەی هیچ کەسێک قسە بکات. سەرچاوەکەی پۆلیس لەو بارەیەوە دەڵێت هەڵە تێگەیشتن هەبووە لە نێوان پۆلیسەکان و دادوەرەکەدا. بەڵام تا ئێستا لێکۆڵینەوەی تەواو لە دۆسێکەدا نەکراوە و ڕوون نەبووتەوە کە ڕووداوەکە بەو شێوەیەیە کە سەرچاوەکەی پۆلیس دەیڵێت یان نە. هەر بەپێی زانێرەکان دوا بە دوای ئەوەی کەسە حکم دراوەکە ڕۆیشتووە و دیار نەماوە، ئێستا پۆلیس کچێکی 9 ساڵان و کوڕێکی 15 ساڵی ئەو زیندانیە هەڵاتووە، هەروەها 2 خوشکەزایان دەستگیر کردووە و فەرمانی دەستگیرکردنیشیان بۆ 2 خوشکی دەرکردووە. هاوکات ڕاوێژکاری یاسایی NRT وتی بەپێی یاسای سزادانی عراقی نابێت کەسێک لەسەر تاوانی کەسێکی دیکە دەستگیر بکرێت. بۆ ئەم حاڵەتەش دەڵێت ناکرێت ئەو کەسانە دەستگیر بکرێن مەگەر بەڵگەی ئەوە هەبێت کە ئەو کەسە نزیکانەی تێوەگلابن لە هەڵهاتنیدا. ئەو کەسەی کە هەڵهاتووە ناو زانێرەکانی لای NRT پارێزراون لە دایکبووی سلێمانیە و خاوەنی ڕەگەزنامەی سویدیە و لە سەر دۆسەی دزی و ڕێگری بە 15 ساڵ حکم دراوە و زیاتر لە ساڵێکی حکمەکەی تەواو کردووە. مقتەدا سەدر داوای لە خۆپشاندەران کرد هەفتەی داهاتوو خۆپشاندانەکان لە گۆڕەپانی تەحریرەوە بگوازنەوە بۆ بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز و مان بگرن و خێمە هەڵبدەن. لە ڕاگەندراوێکدا مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕاشی گەیان تا مۆڵەتە 45 ڕۆژەکە تەواو دەبێت و چاکسازی ئەنجام دەدرێت خۆپشاندانە دەواازەکانی ناوچەی سەوز بەردەوامیان دەبێت. مۆڵەتەکەش ڕۆژی 9 نیسان تەواو دەبێت کە ئەو ڕۆژە ساڵڕۆژی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنە. ڕاشی گەیان دوای کۆبوونەوە لەگەڵ لژنەی ڕێخستنی خۆپشاندانەکان بڕیاریان داوە لە هەینی داهاتووەوە خۆپشاندان لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز بەردەوام بێت. لە ئەنگرانی ڕەوتی سەدر لە 3 هەینی ڕابردوودا خۆپشاندانیان ئەنجامدا کە یەکێک لە خۆپشاندانەکان لە بەردەم ناوچەی سەوز بوو، 2 لە خۆپشاندانەکانیش لە گۆڕەپانی تەحریر بوون. لژنەی گەڕان بە دوای منداڵانی ونبووی کیمیابارانی هەڵەبجەدا کچێکی تری ونبووی هەڵەبجەیان دۆزیوەتەوە کە ئێستا لە شاری بەغدایە. پەیامبێری NRT وتی کشەکە لە تەمەنی 2 ساڵیدا و لە کاتی کیمیابارانەکەی هەڵەبجەدا ئەفسەرێکی سوپای عراق بردوویەتی بۆ ناسریە و بەخێوی کردووە. وتیشی کچەکە لە ئێستادا هاوسەرگیری کردووە و ئەو خێزانەی بەخێویان کردووە لەگەڵ هاوسەرەکەی نازانن کە دەیەوێت خێزانەکەی لە هەڵەبجە بدۆزێتەوە. ئاماژەی بۆشدا کچەکە کاتێک کەون بووە ملوانکەیەکی ئاڵتونی لە ملدا بووە و بازنی لە دەستدا بووە و پاوانەشی لە پێدا بووە. ئەوانە نیشانەیەکن بۆ بە ئاسانی ناسینەوەی لالایەن کە سوکارەکەیەوە. لە کاتی کیمیابارانەکەی هەڵەبجەدا 114 منداڵ ون بوون و 72 خێزانیش دەڵێن کە منداڵیان ون بووە. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا 8 منداڵی ون بوو بە خێزانەکەیان شاد بوونەتەوە و 10 منداڵی تر دۆزراونەتەوە و چاوەڕوانن بزانن منداڵی چ خێزانەکەن. لە بەندینخانەکانی سنووری گەرمیاندا زیاتر لە 115 کەس ڕاگیراون کە بەهۆی مانگرتنی دادوەران و فەرمانبەرانی دادگاکانەوە تا ئێستا دادگایی نەکراون. هەروەها بەپێی ئامارە نافەرمیەکان لەو کاتەوەی کە فەرمانبەرانی دادگای کفری مانیان گرتووە 150 مامەڵەی هاوسەرگیری ڕاوەستاوە. زیاتر لە 115 ڕاگیرا و لە بەندیخانەکانی سنووریداری گەرمیاندا هەن کە بەهۆی مانگرتنی فەرمانبەرانی دادگاکانەوە هێشتا دادگایی نەکراون. ئەوەش کە سوکارەکانیانی نیگەران کردووە.
پۆلیسی قەزای کفری دەڵێت ئەو کەسانە بەپی بڕیاری دادوەر دەستگیر کراون و بایکۆتکردنی داوامیش کاریگەری لەسەر کارەکانیان دروست کردووە. پێشتر ئەنجومەنی دادوەری ئەنجومەنێکی لاواز بووە بە پاشەکەوتکردنی موچەکانیان لایەن دەسەڵاتی تەنفیزی وە زیاتر ئەنجومەنی دادوەری لاواز کرد. و لە ئێستادا داوامکردن لەلایەن دادگاکانەوە بە شێوەیەکە کە نەگونجاوە و تۆمەتبارێکی زۆر لە گرتوخانەکانە کە ڕاگیران. بەپی ئامارە نافەرمیەکان لەو کاتەوەی کە فەرمانبەرانی دادگای کفری مانیان گرتووە 150 مامەڵەی هاوسەرگیری ڕاوەستاوە. جگەلەوەش چەندین کێشەی خێزانی و مامەڵەی فەرمانگەکان هەن کە دادگا کاری لەسەر نەکردوون. ئەو دووسە جارە بێن پێشمەریە کە مندام لە سمود و تێم بۆیرە محکەمەوە هالێرە دەوام نییە. نایشتوانم بەخوا کولی ڕۆژێ بێم. داواکاریمەوەیە بێن دەوام بکەن و ئەم عالەمە داما بووە عالەمە قورکێ بکاتە سەرە. زەمەم عالەمە چییە کە ئەمان دەوام ناگەن. کەسوکاری ڕاگیراوەکان نیگەرانی خۆیان دەردەبڕن لەوەی نەبوونی دادگا وای کردووە کوڕەکانیان دادگایی نەکرێن. لە هەمان کاتیشدا تا دێت ژمارەی ڕاگیراوەکان ڕوو لە زیادبوون دەکەن. کاری پۆلیس لە 95 پەیوەندی بە دادگاوە هەیە. چونکە ڕۆژانە ئێمە هەو ڕۆژێک کە بەشی پۆلیسی کفری ئەگەر هیچ ئەوراقی نشتە لای دادگا لە 50 بۆ 80 ئەوراقمان فایلمان ئەچێتە بەردەستی دادگا. بە تەلیفۆنی لەگەڵ دادگا بڕیاری لەسەردات. بە درێژایی تەمەنی بە قەزابوونی کفری کە خۆی لە 96 ساڵ ئەدات. ئەمە یەکەمین جارە دادگا بۆ ئەم ماوە درێژە کارەکانی خۆی ڕابگرێت. هەر بۆی هاوڵاتیان داوا دەکەن حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە بچێت. دیار جەمالێن ئارتی گەرمیان. ڕۆژ بە ڕۆژ دابوو نەریت و زەراوەی ئاوارەکان و خەڵکی دهۆک لە یەکتر نزیک دەبێتەوە بە جۆرێک جێکردنەوەی ئاوارەکان و دانیشتوانی دهۆک بۆ تەکارێکی قورس. کۆمەڵناسێکیش دەڵێت سەرەڕای دۆخی نالەباری ئاوارەکان بوونی ئەوان لە دهۆک بۆ تەمایی پتەوکردنی کوردایەتی و یەکگرتووی نێوانیان. ژیە کوژبەرن ڕۆژاوا لە باشووری کوردستانê بوو 4 ساڵ. جودا jina kûkiyên siyasiyên di navbera siyasiyên Başûr û Rojava de û hebûna gileyî û zehmetiya jiyana koçberiyê koçberên Kurdên Rojava li Duhokê bi rengekî tevlî dabû nerît û jiyan û zaravê Duhokê bûne zehmetê dî ciyawazî were kirin. Erê em her mesela Rojava jî biçekî cudabîn heye wekû vê her tiştî cudabîn heye. Hani em bêştewek çi mesela arif yani خودیا بو زحمت بینا زیدنین ام بیشتر سر چیه بالضبط بس يعني باش يعني ام تيجي قدرت جهن وخلك ما يكردم عم يقول قبيل كان يعني شوي عندي او ظنك او نخوشتوان ديتين يدوانا جي لازم تقبله بيكتشكو مجيا ديتي نوبتني ديتي وقت ما ديتي احتمال او انا افتشتهر هل تعبيد يوضع نابو شجاره بدیتنەکە civaknasî Başûr di niha de mala pêkvejiyana Kurdên çwar parçên Kurdistanê bi taybet jî Duhok helgerê piraniya vî barî ye. Hatina ya penaberên yê Rojavayî yan heta yê Bakur û hindekiş rojhelatê jî rastî ev ê şiya pêkvejiyanekê peyda bike şiya ekdunyasînekê heta nav miletê Kurd xwe jî pitir peyda biketin çunku bêşik her şime çarçovê welatekî de dewletekî de jiyaye. Li parêzgeha Duhokê 4 kempên koçberên Rojava hene û ji hemiya mezintir jî kempa domîz û li goreyî amaran di niha de zêdetir ji 70,000 koçberên Rojava di kempên parêzgeha Duhokê de akincîne. Ji Duhokê Xetab Omer ên لە گەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار فرۆشتنی گیابەهارەکان لە بازارەکاندا دەست پێ دەکات. بەڵام بەوتی ئەو کەسانەی ئەو کارە دەکەن قەیرانی دارایی کاریگەری لەسەر بازاری ئەوانیش دروست کردووە و بەراورد بە ساڵانی ڕابردوو بازاریان لاواز بووە. بازارەکانی شاری هەولێر پڕ بوون لەو جۆرە گیابەهاریانە کە بەشێک لە ژنان و کچان لە بەرەبەیانێکی زوودا بە مەبەستی هێنانەوەی ئەم گیانە ڕوو دەکەنە ناوچە دەشتاییەکان و چیاکان. کەنگر و کاردی و تۆڵکە و دۆمەڵان و بارێزە و کوزەرە بەشێکن لەو گیابەهاریانەی کە هاوڵاتیان لەم وەرزەدا بۆ خواردن بەکاری دێنن.
نوشتە سروشتیانە پونگە کوزەڵە یا کاردی عنوە دەزانی چەند خاصی تێز بۆ جسمی ئینسان الان پیاوە اختیارەکان دەبینی ژنە اختیارەکان دەبینی چەندی سالمن گەنجەکان خۆشمان دەبینی ئەو نەشتی ئەوەی دەخۆن دایمە و دەرهەم نەخۆش. بەشێک لە ژنان کە کڕیاری جیابەهاریەکانن ئاماژە بۆ ئەوە دەکەن کابانی ماڵ پێویستە بزانێت چۆن ئەم جیابەهاریانە لێدەنێت تا چێژی زیاتر بێت باز لەوەش دەکەن بەهۆی بەتامی ئەم جیابەهاریانەوە بەشێک لەو جیایانە بەهۆی زەردکردنەوە لە ناو سارکەرەوەکان هەڵدەگیرێن بۆ وەرزەکانی تر. کاردیە من زۆر بەهارم لێ دێ بەدەست خۆم بێ دایم لەم جیاگوژە خۆم ئەوە زۆر دەرمان قنگر زۆر باشە زا ئاوەکەی نەڕێژی جوان هینێکیت و ئاوەکە لەسەری بێ بە ئاوەکەی خۆی وشک بێت ئەزاتە سوورێکی تێکەی بە چێش بە ئاوەکەی ئەگەر قوڵانە ئاوەکەی ڕژت هیچ لەزەتی لێ ناکەی. ئەگەرچی بازارەکان پڕن لەم جۆرە جیابەهاریانە بەڵام قەیرانی دارایی وای کردووە بازاڕی ئەمانیش کەس ببێت. بەشێک لەو ئافرەتانە دەڵێن ڕێگایەکی دووریان بڕیوە تا جیابەهاریەکانیان گەیاندۆتە نێو بازار بەڵام بە ئاسانی جیاکانیان بۆ نافرۆشرێت. ئەو جا لە منتیقەی لای وەرتێ و دۆرێ خانەقای و دۆرێ بارەیان لە هەمووی دێ حاری بووی بام ئەوە ئەسلێرکە لەو ڕۆیەوە سووریاس پێیابێ سووریا لە دوو سووریازی هەندرشە تێگەیشتی ڕێواز پێیابێ هەموو جیاک دێت ترشۆکە هەموو جیای کوستانەوە هەموو جیای کوستانە ئەو پێی دەرێن بارێزە حاری بووین ئەو کادی ئەو کادی ئەو دەشتانێ لێن دێوەکی تۆرکە گۆل مزێزە دەکەی و دەرونی دەکەی و ئەی خۆی تۆڵکی ژی دێ هولکن و دێ زەرکن و دێ پیواز و ڕوونەکەی کەنەبەر و هێکا کنەبەر و تێشتا بۆ فراوینا چێتکە خۆدێ پانێ هەما کوردەواری هەمێ حەژێتکن هەمێ ئەڵەم حەژێت کرد کوردەواریە ئەو حەکیمەش دەرمانە. نرخی جیابەهاریەکان بەپێی جۆرەکەی جیاوازە لە 500 دینارەوە دەست پێ دەکات تا 3000 بەڵام دۆمەڵان بەهۆی ئەوەی تامێکی تایبەتی هەیە و کڕیاری زۆرە نرخەکەی لە 10,000 دینارەوە دەست پێ دەکات تا 20,000 دینار. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر. هەڵکۆڵینی دیوار و نووسینی دروشم لە دژی حەزبی بەعس لە ناو شارەکاندا بەشێک بووە لە چالەکەکانی پێشمەرگە و ڕێخستنەنی هێنەکان. خەبات عەبدوڵڵا یەکێکە لەو پێشمەرگە دێرینانەی تا ئێستاش دروشمەکانی بەسەر دیوارەکاندا ماونەتەوە. گۆڵانی پیرمەسوورە بۆ دیوە حاجەحانە ئێرە بەشە لە شوێنی چالاکی سەردەمی ئێمە بوو بۆ مەسلەی هەڵکۆڵینی سیمبڵ و دیوارنووسی. خۆی ئەم قڕانە هەم شوێنی چالاکی پێشمەرگانە بوو لەبەری شوێنی عاسی زۆرترا بوو و هەمە ڕاستی شوێنی ژیانی مناڵی خۆشمان بوو. من خەبات عەبدوڵڵا ئەندامی ڕێکخراوی پێشووی کۆمەلە ڕژدەرانی کوردستان کە باڵی ڕێخستنا سیاسەکانی کۆمەڵە بوو لە ناو شاری سلێمانی و خاوەنی ئەم نووسینەی پشتەوە. ڕاستەکەی کللتوری دیوار نووسین یا هەڵکۆڵینی سیمبڵ لەسەر دیوار لە شاری سلێمانی تا ڕادێکی زۆر سەر بە فترەی پاش هەرەسی شۆڕشی ئەیلولە. هێزی پێشمەرگە وەکو جاران نزیکی شارەکان نەبوو و خەڵک لە ڕووی معنویەوە ڕووخا بوو کۆمەڵە ئەویست لە میانەی نووسینی ئەم دروشمانە و هەڵکۆڵینی ئەو سیمبڵانی کە بە تایبەتیش داس و چەکوش و هەندێک سیمبڵی ئەسێری سوور و ئەوانە وا لە خەڵک بگەێنێ کە شۆڕش بەردەوامە و بە هەمان شێوە پەیامێکیش بوو بۆ بەعاز کە هێشتا شۆڕش بەردەوامی هەیە. لەسەر دیوار نووسین ژمارەیەکی زۆر خەڵک تووشی گرتن و بردن بووە خەڵک لەسەر یادام کراوە و بەعاز فترەیەک ینی ئەمری ئەوەی پێ بوو ئەگەر بات باە خاوەن ماڵ دیوارەکەی خۆی نەکوژێنێتەوە ئامادە بوو دیواری ماڵەکە بڕوخێنێ. دروشمەکان پەیوەندی بۆ فترانەوە هەبوو کە بڵێن خەبات لەگەڵ خەبات لە دژی باسیەکان بڵێن لە چەشمە کێشا بوو. بۆ نمونە ئەو فترانی کە پەیوەندی بە خۆپیشاندانەوە بوو دروشمەکان هەمووی ئاراستەی ئەنی خەڵکی ئاراستا کرد بە ئیتیجاهی خۆپیشاندان. خۆی ئەم دیوارانە بە تایبەتەوەی کە لەبەخ کرابوو یا بۆیاخ کرابوو لۆدێکی زۆری لەسەر بوو. لەبەرەوەی زۆری دیوارەکانی ئەو کاتی سلێمانی یا گەڵ بوو یا بەرد بوو بۆ نووسین زۆر ناخۆش بوو. ئەوی گەڵ بۆیە تاوان بە ئاسانی ئەکڕێنرا و لێکرایەوە ئەوەی بەردیش بۆیە جوان دەرناشوو. لەبەرەوە دیقەت بن ئەم دیوارە لەبەروی کاتی خۆی تاوانەوە بۆی کاتی خۆیەتی لەبەرێ بۆیاخ کراوە سفتە بۆ نووسین لەبەرە زۆرترین لۆدی لەسەر بووە بەشی زۆری حیزبەکانی کوردستان تەسەوورەکەم لەسەر ئەم دیوارەشتیان نووسیبێت.
خۆی بەشێک لە ئیشی ڕێخستن لە ناو شارەکان بریتی بوو لە بڵاوکردنەوەی بەیاننامە هەڵکۆڵینی سیمبۆل لەسەر دیوار هەڵواسینی ڕسمی شەهیدەکان و نووسینی ئەم دروشمانە ئەمە بەشێ بوو لە خەبات و تێکۆشانی ڕێخستنیهێنەکانی بڵین ناوشار لەبەرەوە وەکو کرۆکی خەباتی سیاسی لە ناو شارەکانە تەماشاکرا وەکو تەحەدایەکیش و بەرامبەر بە ئاسکە هەمیشە نەوەی لە ئامادەبوون هەبوو بەرامبەر باسەکان کە ئەوە ینی سەر ڕای هەموو ئەو زەبروزەنی کە باس بەکارێنا بەڵام هێشتا لە ناو سلێمانیا لە ناو شارەکانی کە هێشتا خەبات بەردەوامە. بیرخستنەوەی ناونشانەکان وتەبێژی گۆڕان ڕایگەیان سوورن لەسەر مانەوەی یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی داوا لەلایەنەکان دەکات یەکدەنگ بن و دەڵێت یەکدەنگ نەبوونیان تووشی کارەساتی گەورەیان دەکات. ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ئاشکرای کرد بەهۆی شەڕی داعشەوە تا ئێستا 1400 پێشمەرگە شەهید بوون و زیاتر لە 8,000 بریندار بوون. موقتەدا سەدر داوا لە خۆپشاندەران دەکات هەینی داهاتوو لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوزدا خۆپشاندان ئەنجام بدەن و مان بگرن. زانیاری زیاتر لە NRTTV.com دەخۆشیدا.